ئەمان هێنێتە سەرباسی ئەوەی کە کێشەی ئاسووری و ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵاتی تورکیا چۆن هاتەوە سەر ئەم ناوچانە وەکو ئێستا هەمویان اعتراف بەوە ئەکەن یان عوسبەت الأمم. عوسبەت الأمم طبعا تا ساڵی 1948 هەبوو نەتەوە یەکگرتوەکان ئێستا کە هەیە هاتە جێگای ئەو عوسبەت الأمم لە دوای شەڕی جەنگی جیهانی یەکەم دامەزرا تا ساڵی 1948 تولی کێشا دوای بوو بە نەتەوە یەکگرتوەکان لە وەسایقی ئەویشە ئێستا هەیە کە یەکێک لەوانە ناوی League of Nations یعنی عوسبەت الأمم question of frontier between Turkey and Iraq. لەم کتێبەیە لەم وەسائقانەیە باس لەوە ئەکا کە ئاسووری و ئەرمەنیەکان بە درێژایی تاریخ لەگەڵ دراوسێ مسلمانە کورد و تورکیەکان بۆ سەدان ساڵ لەژێر سایی دەوڵەتی عوسمانیا بە ئەمن و ئاسایش و هێمنی و ئاسوودەی و ئاشتی پێکەوە ئەژیان. ئەمە طبعا لە تەقریری ئەمانە کە ساڵی 1924 باسەکە لە باسی مشکلەی مووسڵە ئیشارەت بەمە ئەداتەوە لەو کتێبە ئینگلی و وەسیقی ئینگلیزی کە خوێندمەوە. ئەرمەنیەکان و ئاسووریەکان هیچ ئشکالاتێکیان لە ناو کووردا نەبوو هەتا ئەو زمانەی کە ئەمان لە غەربیەکان دەستیان تێوەردان. ئەرمەنیەکانیان کرد بە سوپای خۆیان دژی دەوڵەتی عوسمانی لە ناخەوە لە ناوە بیکەیتەوە بە هێزێکی جاش و خیانەتکار دژی ئەو دەوڵەتی کە ساڵهای ساڵە لەگەڵیاژی لە پێناویەوەی کە گوایە دەوڵەتێکی مەسیحیانەی لەسەر ئەو خاکە ئیسلامیە بۆ دروستە بێ ئەمە بەڕاستی شتێکی خەیاڵیە. خەڵکێکی ئەرمەنی وا سادە و ساویل کە حساب بکە کە ئەتوانێت لەسەر ئەو خاکە دروستیکە هەروەکو ئێستاش بە هەمان شێوە کە هەوڵە درێ مەسیحیەکان کۆ بکرێتەوە بە ئومێدی ئەوەی کە دهۆک و خواروی یان دەوروبەری مووسڵ یان هەندێک ناوچەی لەو شوێنە بۆ تەخسیس بکرێ بە هەمان نیەت کۆ بکرێن و ئەمە بەڕاستی جێلێتیەکی گەورەیە. دیسان حکوومەتی ئیدارەی کوردستانی کە ڕێگا ئەدا بەوەی مەسیحەکان بێنە ئەوێ هەر مەسیحیەکیش کە دێتە ئەو ناوچێ ئێستا تەمان ئێستا کە باسەکەم ساڵی 2007 یانی ئێستا هەر مەسیحێک لە عێراقەوەیە لە هەر شوێنێکەوە ڕائەکە و دێتە ئەو ناوچێ حکوومەتی ئیدارەی کوردی بڕی $85 بۆ هەر سەر نەفرێک سەرخێزانێ بۆ هەر نەفرێک تەخسیسی کردووە بۆی کە بیداتێ بۆی لەو شوێنیان نیشتە جێ بکرێن بۆی بێن و کۆ بکرێنەوە لەو ناوچانە. ئەمەش بە ئومێدی ئەوەی کە وەکو وەرەقە ڕەشوەیەک ئیدارەی کوردی بیدا بە غەربیەکان بۆی موافقەتی بۆ بکەن کە دەوڵەتێکی ئەلمانی کوردی لەو ناوچە دروست بکرێت کە بەڕاستی دیسان هەنگاوێکی تری خوار و خێکی سەرانی کوردایەتیە کە ئەینێنەوە لەسەر حسابی بیر و باوەڕ و قیەم و نەریت و بەهای کۆمەڵگەکانی دەوروبەری خۆیان کە ئەوەن شتێکی ناممکینە بێتە دی بەڕاستی و غەربیش ئاوا دید و تێڕوانینێکی سادە و ساکارانە تەماشای کورد ناکە کەوا بزانێ کورد لە مەدای 100 ساڵی عەلەمانیەتی خۆیان پێگەیشتووە و ئەشێ دەوڵەتێکی کوردی بۆ دروستکە ئەوەش ناکە وەک چۆن ئینگلیز لە ساڵی 1940 پاشان دواتر نەیکرد و لە 1920 کوردەکانی لکانە بە عێراقەوەکو ویلایەتی مووسڵ ئێستاش بە هەمان شێوە قەناعەتم وایە کە ئەمریکاییەکان لە مەدایەم 4 ساڵەیە دەرکەوت بۆ منیش و بۆ ئێوەش و بۆ سەرانی کوردیش کە دەستیەکی زۆر لە ئینگلیزەکان بێ ئەدەبانەترەکەن بە کورد و بە هیوا و ئاواتی کورد و سەرانی کوردیش دەستیان لە هەمبانەیەکی بەتاڵ زیاتر دەرناچێت لە ڕووی سیاسەتەوە ئەگەرچی دەستیان لە هەمبانەیەکی پڕ لە ڕووی پارەوە گیرە بێ. لەو سەردەمانەیە ئاسووریەکان و ئەرمەنیەکان کە هەرچەنە هاووڵاتی دەوڵەتی عوسمانی بوون بەڵام هەڵوێستێکی سیاسی و سەربازی دژ بە دەوڵەتی عوسمانیان گرت و لایەنگری هێزی هاوپەیمانان و سوێندخۆرەکان بوون دژی دەوڵەتی عوسمانی ئەنجا بوون بە چەکدار بە سەرۆکاتی پەترۆس ئاغای خۆیان کابرایکی متەنەفیز بوو لە ناویانە لەگەڵ قواتی ڕووسیا یەکیان گرت لەشکریان لێ پێک هات ئەنجا هێرشێکیان هەنایە سەر ئەو گوندە کوردانی کە لەو دەوروبەرا بوو سەدان گوندی کوردی لەو کاتەیە ڕمێنرا سووتێنرا لە هەموو ناوچەی هەکاری لە ناوچەی ورمێ بێ ئەوەی سمایل خان هیچ هەڵس و کەوتێکی کردوێ ئەمانەی وەکو تاڵەبانی و قاسم لەو تاڵەبانی و قاسم لەو کەمال مەزهەر و جەمال نەبەز و ئەمانەی کە ئێستا بۆ ئەرمەنیەکان ئەلاڵێنەوە ئەمانە باز لەوە ناکەن کە دەست پێشکەری ئەرمەنیەکان چەند زوو ئاسووریەکان هاتنە پێشەوە بۆ ئەوی ئەو گوندانەی کورد هەمووی وێرانکەن چۆن ئەو مرتەزەقە ئەرمەنیانە لەگەڵ ڕووسەکانە یەکیان گرت و کەوتنە دەرپەڕاندنی نزیکی 600 بۆ 1 ملیۆن کورد
کە ڕووسەکان لە کوردستان ئینسیحابیان کردو ئەو هەموو ئەسلحەیە کە کەوتووە بەردەستی کورد دوو ئەوەندەش کەوتووە بەردەستی ئاسووریەکان چکە ڕووسەکان بەڕەسمی تەسلیم بە ئاسووریەکانیان کردن. بۆیە بەڕاستی قونسولگەری فەڕەنسی لە ئەستەمبول یا ئینگلیزەکان یان ڕووسەکان هەمویان هەوڵی ئەو دروستکردنی ئەوانەدا لەو سەردەمەیە هێز و نفوزی ئاسووریەکان زۆر گەورە بوو. پەتڕوس ئاغا وەکو قیادەیەکی عسکەریان هاتوو بۆ پێشەوە یەکێکی تریش قەشەیەکی گەورەی متەنەفیز وەکو تەوجیهی دینی و سیاسی هاتوو بۆ پێشەوە کە ناوی مارشەمعون بوو. مارشەمعون نفوزێکی گەورەی بۆ دروست بوو لە دەوروبەری ورمێ. ئەمە نفوزێکی وای لێ کرد کە تەماعی ئەوە بیگرێ هێرش کاتە سەر ورمێ بۆی لەژێر دەسەڵاتی سمایل خان دەری بێنێ و بیکا بە سەبەبێک بۆ ئەوەی کە دەوڵەتی خۆی تیادا بمەزرێنێ کە هێرشیان هێنایە نزیکی ورمێ گوندە کوردەکانی تریان سووتان سەدان ئافرەتی کوردیان لە ناو ورمەیە بە سەبایا برد. ئەوەش تەمان کە لە ناو کوردەکانە بەڕاستی ئیتر بوو بە شتێکی گەورە. ئەوانەیان زانی چونکە نفوز و قووەتی غەربیەکان بە تایبەتی لە لەندەن لە پاریس یارمەتی دەریان بوون خاستن کە ڕووس کشابەوە یەکسەر ئیستعدادی ئەویان هەبوو کە یارمەتی بدرێن بۆ دروستکردنی دەوڵەتێکی کیانێکی خۆیان لەو ناوچەیە کە لە مەسافەی ورمێ و هەکاریە ئیگرێتەوە. ئەوانش کە ئەویان کرد تەبعاً ئینگلیزەکانیش هەرچەنە بە مارشەمعونیانەوت کە هەندێکی کە سەبر بگرێ ئیتیفاقی لەگەڵ سمکۆ بکاستا سمکۆ بڵێن لە شەڕی فارسەوە زیاتر ئەگلێ زەعیفترە بێ و ئەتوانێ ئەو کاتە ڕاکێشرێتە خارجی ناوچەکان بۆ ئەوی زیاتر زەعیف بکرێ. بەڵام سمکۆ زوو هەستی بەوە کرد، زوو زانی کە ئاسووریەکان سیلاحێکی زۆریان وەرگرتووە، عیتادێکی زۆریان لە بەردەستایە، پاڵپشتێکی زۆری ڕۆژ ئاوایەکانیان هەیە، تەئیدێکی نێودەوڵەتیان هەیە بۆ دروستکردنی قوارەیەکی سیاسی خۆیان لەو شوێنە گەورەی کوردستان لەو پایتەختەی ئەو لەو شوێن نفوزەی کورد لە نێوانی ورمێ و لە نێوانی ئازربایجان و هەکاری لەبەرە زۆر زیرەکانە بیری لەوە کردەوە کە ئەگەر سەری سیاسی ئەوان بفەوتێنە کە بریتە لە مارشەمعون احتیمال هەیە وەکو تەزبیح وەک دەنکە تەزبیح هەموو بڵاوی لێ بکرێ. لەبەرەوەیش بۆ ئەو بەرنامەی ئەوەی کێشا کە چۆن ئەوان لە ناو خۆیانە بفەوتێنێ، ئەوان چۆن دەستیان لە ئیشوکاری ئەم کردووە، ئەویش بە هەمان شێوە بەرنامەی ئەوەی کێشا. بۆیە لە مانگی ئازاری 1970 جوابی بۆ مارشەمعون نارد کە وەرە گوندی کونەشار لەوێ دانیشین لە ناوچەی سەڵماسە تەبعاً باس لە پەیمانێک بکەین لە نێوانە کە هەبێ. ئەم شێوازەی سمکۆ لە شێوازی عاداتی ئەهلی ئیسلام ناوەشێتەوە کە غەدرە، لە شێواز و دابوو نەریتی کوردیش دیسان ناوەشێتەوە خەڵکێک بانکەیتە سەر ناوچەی خۆت و دوایی بیکوژی. بەڵام ئەمە یەکێکە لەوەی کە ئەم شێوازەی فێر کردو، ئەو ژیانەی ئەو کە بەم شێوەیە فێری کردهبوو و زانیشی کە کاریگەریەکە لەکوایە لەکوێ لە بڕبڕی پشتی ئاسووریەکان ئەتوانێت بدا مەشروعەکە هەمووی فەشەل پێبێنێ. وەختێک کە مارشەمعون گەیشتە ناوچەکە سەیری کرد 150 چەکداری لەگەڵان هەندێکیان ئەرمەنین هەندێکی تر ئاسوورین. کاتێک کە پێکەوە ڕۆیشتن سمکۆ چەکی لە دەست یەکێک لە حیمایەکان وەرگرت و خێراش مارشەمعونی پێکوشت و بوو بە تەقا. ئەو کاتە هەموو ئەوانەی کە لەگەڵ مارشەمعون بوون کوژران، زۆرینیان تەبعاً کوژران، دوایش بوو بە سەبەبی حربێکی ئەهلی لە ورمێ ڕوویدا لە نێوانی کوردەکان و ئاسووریەکان و پێشە چێ قووەتی کوردەکانیش تەبعاً لەبەر و ناوچەی خۆشیان بوو، چەکداریش بوون، توانایەکی باشتریان هەبوو، خاستن ئەوانش لەو تەرەفی ئەو لاوە قیادەی مەرکەزیان فەوتا، سەری سیاسیان بڵێن نەما، هەرچەنە یارمەتیان بۆ هات لە ئینگلیزیشەوە، بەڵام نەیانتوانی ئاسووریەکان تێکشکان، نەیانتوانی ڕاشکەنەوە بەرەو تورکیا، ڕایان کرد بەرەو خوارووی کوردستان بەرەو هەمەدان ڕۆیشتن. لە ڕێگای خۆیانە هەرچی دەیەکی کوردیان کەوتە بەردەست سووتانیان و وێرانکاریکی زۆریان کرد. ئەمجار لە ڕێگایانە 250 ئافرەتی تریان برد لەگەڵ خۆیان کە ئیتر بوو بە کێشەیەک هەتا ساڵی 1990 توولی کێشە سەید تەها داوای لە ئینگلیزەکان کرد کە على لەقل یارمەتی بدەن ئەو ئافرەتە کوردانەی کە لە زیمەتی ئەوانە لای ئاسووریەکانە بهێنرێنەوە. دوای تەسلیم کرانەوە بە سەید تەها و ئەویش هێنانیەوە بۆ عێراق. تەبعاً دوای لەگەڵ قووەتی ئاسووریەکانە کە هاتنە عێراق ئەو ئافرەتانیان لێوەرگیرایەوە. ئەم قسانەی کە جێڕامەوە ئەمەش دیسان لە وەسیقەیەکی بەریتانیا هەیە، هەروەکو کەوتم بە کاپتەڵ کە ئەنووسی F نقطەی کوردی ئۆ نقطەی کوردی یعنی فلستۆپ
هەردووچی ئەمە ڕەمزە بە وەزارەتی خارجی بەریتانی. لەم وەسیقەیە FO 371 خەتێکی مائل 5064 Office of Civil Commissioner بەغداد 8 ئۆکتۆبەری 1920. ئەمەش لە وەسیقەیە کە باز لەوە ئەکا چۆن ئەوان ئەو ئافرەتانەشیان دیسان بردبوو دوای ئەوەی کە مار شەمعون طبعا بەو شێوەیە کوژرا کە هەروەکو وتمانەوە ئوسلوبێکی بەڕاستی ناوەشێتەوە لە ئەخلاقیاتی کورد ناوەشێتەوە. بەڵام بە هەر حاڵ ئەمە ڕووداوێکە کە لەو سەردەما ڕوویدا بوو. ئاسووریەکان زیاتر ئەم جارە پاڵیاندا بە ئینگلیزەوە چونکە ڕووس کشابوونەوە هێزی لیفیان لە خۆیان دروست کرد. دوو قواتی گەورە دوو جێش دروست بوو بە ناوی لیفی کە هاتنە ناو عێراقەوە ئەوانەی کە پیرن لە کوردەواری ئێستاش هەربیریان دێ و بەکارهێنرانەوە لە ساڵی 1970 بە دواوە زیاتر وەکو قووەتێکی نظامی بەدەست ئینگلیزەوە تا ساڵی 1932 ئەم جارە بایاندایە و ویستیان لە دەشتی دهۆکە لە ناوچەیەک لە دهۆک بتوانن لەوێ پێگەیەک دروستکەن بۆ سەرەتای هاتنی ئەو ئەرمەنیانای ئەو هەروەها ئەو ئاسووریانە بالمقابل 20,000 ئاسووریش ئەرمەنی عەفوەن 20,000 ئەرمەنیش لە هەکاریەوە ڕایان کردبوو هاتوون ئەو ناوچانە کەوە لە مەرحەلەکانی داهاتووە باسیەکەمە چۆن ویستیان چۆن ئاوە ویستیان اسماعیل خانی سمکۆ ڕادەن و دوای دەوڵەتێکی ئاسووری لەوێ دروستکەن. ئەم جارە هەوڵیاندا عەشیرەتی بارزان لەوێ لابن چکە عەشیرەتی بارزانیش نەفی کرا بۆ سەر حدودی بولغاریای ئێستا بە عەشرەتەکەەوە نەفیکران هەموو بۆ ئەوەی ئەو 20,000 ئەرمەنیی لە هەکاریەوە هاتوون و ئەمانەی لەگەڵ جێیشی لیفی هاتوون دوای تێکشکانیان لە ورمێ لە دەشتی دهۆک لەو ناوچانە کۆ بکرێنەوە نفوزێکیان بۆ دروست بکرێ سەرەتایەک بێ بۆی بەرەو هەکاری ئەم جارە بڕۆنەوە دەوڵەتێکی مەسیحی لەو ناوچەیە دروستکەن. ئەوەش طبعاً دیسان یەکێکە لەو کێشانێکەوە ئینگلیزیش محاولەی ئەوەیە کرد کە بە کیانێکی مەسیحی لە ناو جەرگەی کوردەکانە باعتیبار کوردەکان دیندارن و داردەستێکی بەقووەت یان هێزێکی لەبار و کاریگەری دەوڵەتی عوسمانی بوون بۆ سەرکوتکردنی و هەروها بۆ پاراستنیشی. ئەوەش طبعاً ویستیان بەو شێوێش ئەوە ڕوو بدا کە ئەوەش طبعاً مایەوە وەکو هەمومان نەزانین دوایی طبعاً دژی ئەو مەشروعە لە هەموو لایەکەوە دژی مەشروعەکە وەستانەوە بە سەرۆکایەتی شێخ ئەحمەدی بارزانی و شێخ نورەدینی نەقشبەندی لە بامەڕنیە طبعاً هەروەها شێخ محمودی حەفید لە سلەیمانیەوە مەدەد و یارمەتی بۆ ناردن بۆی ئەو مەشروعە کافرستانیە با بڵێن کە حاجی قادری کۆیش پێشتر ئیشارەتی بە ئەرمەنیەکان دابوو کە ئەڵێ کوردستانەکەن بە ئەرمەنستان ئەوانش ئەیانویست لێوە بیکەن بە ئاسووریستانێکی تر لەو ناوچەیە دروست ببێ. بەڵام طبعاً بە تەکید بە کوژرانی مارشەمعون شیرازەی ئەوان هەمووی پسا ئەمە هەرچەندە لە ئوسلوبێکی غەدرت ئەچێ کە اسماعیل خان کردوێتی بەڵام یەکێکە لە ئەحداسی ئەو زەمانە کە کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەر ئەوەی کە فعلەن نەهێڵرێت دەوڵەتێکی ئاسووری لە ناوچەی ئازەربایجانە دروست بکرا ئازەربایجانی غەربی بەرەو هەکاری کە کاریگەریە کە شوێنی پایتەختەکەی خێڵی شوکاک و سەرۆکایەتەکەیەتی کە اسماعیل خان بوو.